جەژنی ڕەمەزان هاوکێشە کۆمەڵایەتیەکانی پتەوتر کردەوە و دەرو دراوسێ خزم و کەس کوچە و کۆڵانەکانی ئیدارەی ڕاپەڕینیان قەرە باڵغ کردووە و تەوقە و گردن ئازادی لە یەکتری دەکەن و نوقڵانەی خۆشیش دەبەشنەوە. جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانان پیرۆز بێ، خوای گەورە تەعات و عیبادەتمان لێ قبوڵکە و هیوادارم ئەم جەژنە بێتە مای ئاشتی و تەبایی بۆ تەواوی کوردستان و نێوان مسلمانان. جیهان بەگشتی و بەتایبەتی هەرێمی کوردستان دەکەین و پەیامەمەوەیە ئینشاڵڵا ئەم جەژنە ببێتە دەرفەتێک بۆ بە یەک هاتنەوەی هەموو ئەو ناکۆچیانەی کە لە ناو هەموو لایەنەکاندا هەیەەوە بتوانین هەمویان ینی دەستێک بگرن بۆ ئەو میلەتە ئیسراحەت بکە لەم جەژنە بیکەن بە فرسەتێک. جەژنە پیرۆزە لە سەرجەم خزم و کەسبکار و هاوڵانەکەم هیوادارم جەژنە ببێتە مای خێر و خۆشی بە کوردستان و بە هیوای گەڕانەوەی دەنگە دزراوەکانمان. مناڵانیش خۆشیەکانی جەژن فراوانتر دەکەن و بە سینەی پاکیان تابلۆکانی جەژنانە ڕەنگینتر پیشان ئەدەن. کچان و ژنانیش هاوشانی پیاوان جەژن دەکەنە دەرفەتێکی تر و مەجلیسەکانیان تۆکمەتر دەکەن. هیوادارم پیاوەکان لەگەڵ منداڵان میهرەبان بن، جەژن لە هەموو مسلمانان پیرۆز بێ. ئێمە مناڵان جەژنمان خۆش دەوێت، هیوادارین جەژن لە هەموو مسلمانان پێ بێت. لە پیرۆز بێ، یاخوا لە هەموو مسلمانان پیرۆز بێ، جەژنی من لە هەموو منداڵان خۆش بێ، هیوادارم هەر جەژن بە خۆشی بەرە بکەین. مسلمانانی کورد دەکەم هەروە جەژن پیرۆزە لە ئێوە دەکەم و لە دایکم باوکم و هاوڕێکانم هیوادارم هەموو بە دڵخۆشی بژین و ژیانێکی بەختەوەر پێک بهێنن. جەژنی ڕەمەزانی پیرۆز وێڕای ئەوەی پەیامی سەرکەوتنی مسلمانانە بەسەر نەفس و پابەندبوونیانە بە ئاینی پیرۆزی ئیسلام. لە هەمان کاتدا کۆمەڵێک دەرهاویشتە وانەی گرنگی بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی تێدا نمایش دەکرێت و تۆراوەکان لەو بۆنەیەدا ناوکۆچیەکانیان بەلاوە دەنێن و ئاشتەوایی و پەیامی پێکەوە ژیان نوێ دەکەنەوە. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.